شانازیەکەین بە سەرۆکێکی وەکو بەڕێز مام جەلالەوە کە سکرتێری حیزبەکەمان بووە، ڕێبازێکی پیرۆز و ڕاست و دروستی هەڵبژاردبوو کە ئەوەتانێ هەموو دنیا بەداخەوەتی بووی، هەموو دنیا جێ ئەسەف و ئەوەیە کە ئەم پیاوە لە کۆچی دوایی کردووە کە جێگەکەی و ئاسانی پڕ نابێتەوە. پیاوی وان نەبوو ناشبێتەوە وەکو هەڤاڵ مام جەلال کە لە دروستبوونی شۆڕشی کوردایەتی پێش ساڵی 1975 لە 1975 تا ڕابەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی جێگەی دیارە جەنابی مام جەلال کەسایەتیەکی کاریزمایی نێودەوڵەتی بوو، دیارە خۆشبەختی بۆی ئێمە میلەتی کورد کە کوردیەک بوو کە لە حیزبەکەی ئێمە و ڕابەری حیزبەکەی ئێمە بوو، جێ شانازێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە. هەمیشە هەڤاڵ مام جەلال جێگەی شانازی و هەمیشە ڕابەر و سەروەر و سەرکردەمان بووە، هەمیشە جێگەی شانازیە بۆ هەموو میلەتی عێراق و هەرێمی کوردستان. مام جەلال پێم وایە سەرکردە بوو لە 2 سەدەیە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە هەتا ئێستا سەرکردەیەک بووە. پێویستە نەک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە هەموو کورد شانازی پێوە بکات.